مۆزوعەکە دوو بۆ چ بۆ نووسەر چوو بۆ وەرگێڕ ئەمانە خۆ توێژ پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ بەشێکن لە کۆمەڵگاکە و پێویستیشیان بە تێکەڵبوون لەگەڵ خاڵک و لەگەڵ جەماوەری خۆیان و لەگەڵ خوێنەری خۆشیانە هەیە ئەمە واقعیەتێکی کارەکەی دوو لەلایەکیشۆ چۆن بەشێک لە کۆمەڵگان سەردانی شوێنە شعبیەکان بەڕامەت شتێکی خراپ نییە بۆ ئەوەی کە دەڕۆن بەڵام ئەگەر هۆکارێک بێ بۆ ئەوەی کە بتوانن پەیوەندیەکانیان لە ڕێگای شوێنە شعبیەکانەوە چ لەگەڵ خەڵکی عامی کۆمەڵگاوە چ لە گەڵ خوێنەرەکانیان یا ئەو کەسانەی کە هاوپیشەی خۆیانن بەرفراوان بکەن بەڵام نەبێتە هۆی ئەوەی کە بلفە سەردانکردن بۆ شوێنانە دابڕانێک بێت لە کتێب و لە نووسینی و لە کارەکانیان و ببێتە هۆی ئەوەی جۆرێک لە خۆبەجلزانی لای نووسەر یا وەرگێڕ دروستکات بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیشە تێکەڵبوون لەگەڵ کۆمەڵگاوە لەگەڵ خوێنەرەوە لەگەڵ خەڵکیشە بەشێکە لە وەزیفەی خودێ نووسەر و وەرگێڕ بۆ بینینەوەی وشە بۆ بینینەوەی دەربڕینەکان بۆ بینینی ئەو دیاردانەی لە کۆمەڵگان بۆ ئەو ئازار و خەمانەی کە لێنەو خەڵکیشە هەیە ئەمەیەکێکە لەو فاکتەرانی کە ئەوان ئەیانەوێت یعنی ئەیانەوێ هەڵەنجاوی کارەکانیان لە ناو خەڵکەوە بێت یعنی چووکە ئەو شوێنانە دایمەن سوودی لێ ئەبینرێت بەڵام دیوێکی تری ینی بە پرسیارەکە بکەی بە دوو بەشەوە بە ئەلف و بە ئەلف ئەوەیە کە بۆ لای هاوڕێکانیان هێن زۆر لە ئەدیب و چیرۆکنووسەکانی ئێمە شاعیرە کۆنەکانی ئێمە مۆزەفی دایرەکان بوون یعنی دەرفەتێکیان دۆسیێتەوە بۆەوەی کە لە پشت دەوامەکەیانەوە هاوڕێکانیان ببینن دیوەکەی تریان ئەوەیە کە هەوڵیان ناوە لە ناو خەڵکا بن لەبەر زیاتر ئیشی ناسینکردن ینی ناسین ئێستا مەسەڵەن عەبدوڵڵا جەوەرێکێکە لەو کەسایەتی و شاعیرانی کە ڕوو هاتۆتە ئێرە لە کۆچکردووان مامۆستا چیرۆکنووس و ئازیز ڕۆف حەسەن کە ئێستا وێنەکەی هەڵواستراوە مستەفا ساڵح کەریم هەم چیرۆکنووس هەم ئەدیب یعنی هەمیشە ئەوان حەزیان لە هاتنە ناو خەڵک بووە ینی سلێمانی زۆر قاوەخانە هەیە مەسەر شاعیر و ئەدیبەکان ناشمێناوی بەڵام خۆ کە تۆڵی مەڵبەندی کە تۆڵی شاخانی شەعب ئێستا خەڵک زۆر شاعیر و ئەدیبمان هەیە ناشنە ئەو شوێنانە مەسەر تۆ دقت بە ئەگەر کۆڕێک بێ لە شوێ ئیکەن مەسەلا یا لە نووسەران هەیە مەسەر یا لە شوێنەکانی تر نایکەن یان لە شەعبیکەن مەسەلا جاران وەختی خۆی کە کۆڕێکمانەگەن لە سلێمانیا ئەو کۆڕێک بێن لێرە ئەمان گرت کۆڕمان بۆ گەلێ لە شەعبە بەڵام کە ئەلەی شەعب مەسەلا ئەدیب و شاعیرەکان زۆر ناشری شوێنێکەوە بەڵام بە تایبەتی یعنی ئێرە شاخانە یعنی شەعبەوە مەسەلا شەعب چونکە مەڵبەندی خۆیانە ناتوان چنی شوێنەکە وەختی تەقەن لە زۆر کۆنا مەسەلا کە ئەمە شوێریان کردو مەسەلا مەسەلا کاک کامەران موکری مەسەلا کاک ئەخۆن حەمە سەعەد دیلان ئەمانە چونکە دایما شوێنیشە بۆ بچن بەزام نەچوون چونکە باوکم لێرە بووە
ئەدەب دۆزبووە لەگەڵیانە دایما هاتوون تێ ئێرە مناقەشی ئەدەبیان کردووە لێرە لە شوێن مەسەلە حسێن عارف ئەمانە هەموو کاک شێرکۆ مەسەلە ئەمانە هەموو جزئێکن لەم شاخەیان کە لە حەفتا کۆشەکانە هاتوون تێ ئێرە نووسەری زۆر بەتوانەش هاتنە ئێرە زۆرێک لەو نووسەرە بەتوانانەوەکو بەڕێز مامەسا عومەر بەرزنجی مامەسا شێرکۆ بێکەس زۆر لە مامەساگانی تریش کە هاتن زۆر نووسەرانی تریژ محەممەد فەریق حەسەن و چەندەهای تر ئێرە بەڕاستی لە هەمان کاتیشا شوێنێک بۆ بە یەگەشتنی نووسەران بۆ بەیگەشتنی ئەدیبان هەمیشە گفتوگۆ هەبوو لێرە لە ڕێ ئەو گفتوگۆیەوە ئەتوانە بڵێن جیلە نوێکەش سوودی لێ وەرگرتووەکە هاتۆ دانیشتۆ لێرە وەک دیوەخانێکی ئەدەبی وا بووە زیاتر ئێرە جیاکردنەوەی ئێرە لەگەڵ چایخانەکانی تردا جیاوازێکی زۆری هێشکە لێرە ئەو هەموو وێنەیەکە خۆتانی بینن ئەوە هەمووی بەڕاستی شاهیدی لەسەرەوەیە کە هەمووی نووسەر و کەسانی شۆڕژێر و خەڵکی بەتوانای ئەم شارن کە بەڕاستی چایخانەکان ئەوەندەی تر پیرۆز کردووە. ئەوەی کە دەیبەخشێ دروستکردنی زۆرێک پەیوەندیە لەگەڵ دەوروبەر بۆ بینینی ئەو شتانەی کە ناو کۆمەلگا هەیە بۆ گوێگردن و ئازار و مەناعات کێشانەی کە تاکەکانی کۆمەلگا هەیەە ئەمە بۆ نووسەر یا وەرگێر بۆ ئاشنابوون لەگەڵ و دیاردە و کێش و گرفتانی ناو کۆمەلگا بابەتێکی زۆر گرینگە ئەو شوێنە ئەدیبانە مەسەلەکە ڕوویتی یەکەن مەسەلە زۆر بۆش مەسەلە شاعی و عەدی وەمانێ ناشنی شوێنێکوانێ بەڵام کە هێنێرێ شێژی خۆیان هەیە مەسەلە ئێستا فوادی مەجلیسی مەسەلە خۆ هەموو بەیانیەت هێرە ئەی بۆ ناشتە شوێنی گشتی مەسەلە کۆڕێکی ئەدەبی هەبێ لەوانەیە لە شوێنی تر نەک نووسەران شوێنی تر هەبێ لەوانێ بچێت بەڵام بە زۆری مەسەلێتی ئێرە دانیشێ مەسەلە ئێرەی پێخۆش نەکەن لە شوێنی تر ئەوەی کە من لەم 23 ساڵەی ڕابردووە تەجروبەم کرد بێ دائیمەن کەسە دیارەکان زۆر نایانە ناو خەڵک بەڵام کە هێن بە تاسەوە جومعان هێن یعنی بەر ڕفیقە کۆنەکانیانەکەون یا کتێبێکیان چاپ کردووە پێیانە یعنی چێژی زۆر تایە یعنی ئەوەیە یەکێکە لەو فاکتەرانەی کە زۆر شتەگەێنێت یعنی زۆر شتەگەێنێت بەڵام ئێرە خۆی لە ڕابردووە هەمیشە جوێنی دایلۆگ بووە هەمیشە ئەو شوێنە بووە کە هەمویان خڕ کردوێتەوە من بۆ خۆم هەر لێرەوە ینی زۆر شتم نردووە سەرنووسەر هاتۆتە ئێرە یاومەتێ بۆی بڵاو کردومەتەوە ئەو کۆبوونەوەی ئەو گفتوگۆ ئەو قسەکردن لەو سەردەما کە توانم بەڵام هێزێکی جوانیشی بە خەڵکی شار بەخشی بچکە چایخانە شعب بەڕاستی لەبەر چاوان و لەبەر دڵانی خەڵکە بۆ هەمیشە جێگەی تێڕامانیش بۆ ڕژێمەکانیش بەڕاستی چکارچی ئەدیبە هاتۆتە ئێرە کۆبوونەوە کاتە زۆر لێرە گرنگ بتوانم بڵێم شتی سیاسی لێرە باسکراوە بە هەند گیراوە کەسان هەبوو لێرە بابەتەکانیان داوا بە کەسانی تر بدوانە بۆ چووە بۆ شاخ لەوێ خزمەتی گەلەکەی خۆیانیان پێکردە خزمەتی ئەو ڕادیۆیان پێکردووە کە ئەتوانم بڵێم گرنگی بە شۆڕژێڕانە و بڵێ چالاکیەکانی شۆڕژێڕانی ئەو کاتانی شاخی خوێندەوە ئەتوانم بڵێم ئێرە تەواوکەر بوو لەگەڵ و پەیوەندی کە نووسەرانی شاخیان بووە لەو کاتا گفتوگۆ زۆر گەرم بوو کتێب بەهایەکی تری هەبوو ئەتوانم بڵێم بە شێوکی گشتی جیاوازێکی زۆر هەبوو لە کاتی و کەسانی کە ئیسەیەنە ئێرە و بەراورد لەگەڵ و کەسانی ترا کە ئێسە و ئەو ساعاتن بەراوردێکی زۆر گەورە هەیە.
لێرە ئەوەی کە بە ئەدیبان ئەبەخشرێ پەیامێکە ئەو پەیامی کە بە ئەدیبان بەخشێ پەیامێکی ئەدەب و هونەر و ئەتوانە بڵم هەرچی بەرهەمی قەڵەم هەیە دوای ئەوە ئەو پەیامە بە ئەدیبان ئەبەخشێ لێرە کە ئەتوانێ بڵێ ئێمە ژوانگەیەکمانەیە قسەی خۆمانی تیاکەین ژوانگەیەکمانەیە کە هاوڕێکانمانی تیا ئەبینین هەرچی نووسەر بەتوانەکانی زۆربەی کوردستان هەیە زۆربەی کە لە کوردستانە ناوبانیان هەیە تا سەیری دیوارەکان کە بەڕاستی ئەتوانە بڵم بۆ خۆی شوێنێکە لەوە کە مرۆڤ ئەتوانێت هەر هیچ نەبێت لە مانیەکە جارێک بێ سەردا بەسەریان کاتەوە تۆ بڕۆ لەو دووەسەیری کە کەسایەتی واوێنەکەی هەڵواستراوە لە هیچ شوێنی کات ئەمە نییە و تا لێرە بە بەرچاوی خۆتانەوە ئەوە تا کتێبخانەی ئێستا بەرامبەرمان ئەم کتێبخانەی لە چایخانی کرانیە لێرە بەڕاستیەکەی ئارامگەیەکە بۆ ئەدیبان بۆ نووسەران کەی لێرە دانیشی تەنانەت ئەوانشی کە لێرە چایخانەکە بەڕێوە بن بوون بە بەشێ لە ئەدیبان ئێستا ئەو برادرانی کە تۆیان بینی چاتیەکەن بەڕاستی مەسەکەیان تەنها تێکردنیش نییە لە هەمان کاتە بەشێکن لە ئێمێستا لە ڕاستیدا ئێستا ماوەتە سەر ئەوەی کە ئەو کەسە خۆی نووسەریا وەرگێڕگە ئەدیبی عشاعرێک تۆڕۆ پەیوەندیەکانی خۆی لەسەر چ مەبنایەک بنیاد دەنێ لەگەڵ دەوروبەرەکەیداوە لەگەڵ هاوپیشەکانیدا بۆیە لەسەر ئەو مەبنایە ئەم کەسە دەتوانێت بناغی مناقشە و گفتوگۆکانیشان ڕوونکاتەوە زۆر کەسان هەن کە کاتێک پەیوەندی دەگرن بەخس لەسەر بابەتێکی فکریە بابەتێکی بواری کاری خۆیان دەکەن و هەڵە و کەم و کۆڕیەکان یا ئەو شانەی کە پێویستە بەحس بکرێت هیناکرێت بۆ نمونە من هەبووە برادر لە پلە و جۆرە پەیوەندیانە لەسەر بابەتێک کێشێکی هەبووە ڕەنگە لەو مناقشە ئەو کێشە بۆ چارەسەر کرابێت یا یارمەتی دەری بوو بێتی لە شوێنێکی ترەوە کێشە چارەسەر بکرێت بەڵام هەیشە تەنها ئەمێنێتەوە سەرەوەی کە بۆ کات تێپەڕکردنێکەوە ئاساییە تۆ مێندە سەرەوەی کە تۆ لە بارودۆخەکە چی دەڕخسێ بۆ قسەکردن کە شوێ دەبێت جاران هەبوو بەڵام بەداخۆ ئێستا نەماوە ئەو هەموو نووسەرە بەسەر ئەو هەموو کتێبە جوان جوانن ئەو جێدا کۆکتی خۆی دەرەژون هەمووشی خەڵی خوێناوی زۆرمانەوە بەڵام بەداخۆ ئێستا ئەو هەموو کتێب و جەید و ئەو هەموو کتێبە جوانان دەرەژێت خەڵک بەداخۆ خوێنوارمان کەم ئێستا جارە ئەو هەموو خوێنەوە جوان جوانان نامبوو نەماون بەڵام ئێستا ئەو هەموو شتە جوانە هەیە خوێنوارمان کەمە ناش خوێنەوە کاکە بەسەر زۆر شاعیرێکە خۆی بە شاعیر نەزانێ بەڵام جودە خوێنەواری شتێکی نییە کۆتۆڵی شاعیر خۆ بێ شتێ بخوێنی توانێت جا بێ بە نووسەر کاکشەکۆ کە لێرە لە ئەمە ساڵی هەفتاوەشتەکان باسێک بە هات لێرە بە دەوام و هاتو لێ دانیش خەریکی خوێنەوە بوو ئێجا شاعیر نووسی بەڵام ئێستا خوێنوارمان کەمە بەداخەوە نووسەرمان کەمە نا وەکو خۆی نەماوە ڕەنگە بڵێم ژیان نوعێکی ترە یعنی ژیان نوعێکی ترە یەکێک لە فاکتەرەکان کە ئەو شتەی کوشتووە تەکنۆلۆژیا یەکێک لە فاکتەرەکانی دووەمینیش شوێنەکە شوێنی گفتوگۆ بێ نابێت ینی ئەو دەنگە زۆرتر ینی ئەو کەوکایی کە هەیە بەڵام هەمیشە ئەم سوچە ئەم کۆڵانەی ئێرە هەمیشە شوێنی دایالۆک و گفتوگۆ و واژۆکردنی کتێبەکان و یعنی ئەو شوێنێ ینی بە بەردەوامی لە ئەوەی کە من لە ڕابردووە بینیم و لە پێشتریشە هەبوو بێت یعنی ئەو شوێنەیە بە بەردەوامی ئیشی تیاکرێت یعنی مەڵبەندێکی باش بووە بۆ لە ڕابردووە